سڵاتانە بێتەوە کاتان باش ئەمڕۆ 8 ئۆتۆمبیلی ئاگر کوژێنەوە بۆ بەڕێبەرایەتی بەرگری شارستانی سۆران نێردراون لەلایەن وەزیری ناخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و دیمەنانی دەبینن کۆمەڵێک لەو ئۆتۆمبیلانن کە بۆ بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران نێردراون دەمەوێت بۆ گفتوگۆکردن لەسەر جۆری ئۆتۆمبیلەکانی و هاوکات بۆ سنووری بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران ڕای ڕەوەند هەودیانی و تەبێژی بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران لەگەڵمە ڕایتەوەند ئەم ئۆتۆمبیلانە ژمارەیان چەندە و چ مۆدێلێکن تایبەتی بۆ ئەوەی کە بۆ بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران نێردراوە. بەڵێ بەناوی خوای گەورە مهرەبان بە سپاسەوە ئەمڕۆ لەلایەن بەڕێز وەزیری ناوەخۆ 8 ئۆتۆمبیلی جۆری مێکزەمین تایبەت بە ئاگرکوژێنەوە بۆ بەڕێوەبەراتیمان دابین کران لێرەوە دەمانەوێت سپاسی تایبەت بۆ بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوەخۆ و هەروەها بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی لیوای مافپەروەر یادگار ئەنوەر و هەروها سپاسێکی بێپایانمان بۆ بەڕێز نووسینگەی بەڕێز جەنابی مەلا مستەفا بارزانی هەیە کە هەمیشە پاڵپشت و هاوکاری ئێمە بۆ دابینکردنی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە و لە پێشتریش سپاسی بەڕێز کاک هەڵگۆڕ شێخ نەجیب کە ئەویش بەردەوام لەسەر هێڵ بوو لەگەڵ وەزارەتی ناوەخۆ بۆ ئەوی ژمارەیەکی باش لە ئۆتۆمبیلانە بە ئێمە بدرێت بە هەوڵ و ماندیبوونی بەڕێز جەنابی بەڕێوەبەراتیمان ئەمڕۆ ئێستا وەکو دەبینین 8 ئۆتۆمبیل لێرە ئامادەنە دواتر بەسەر بنکەکانی سەر بە بەڕێوەبەراتیمان دابەشی دەکەین. پێشتر گرفتی کەمی ئۆتۆمبیل بوونی هەبوو و کات سنووری دارە سەربەخۆ سۆران بەرفراوانە و ژمارەیەکی زۆر لە قەزا و ناحێ لە خۆ دەگرێت بەتایبەتی ئەم بنکانە کە بوونی هەیە لە سنووری دارە سەربەخۆ سۆران لەمە دووە گرفتی ئۆتۆمبیلە نامێنێت. ئێمە بە شێوەیەکی گشتی گرفتی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەمان نەبوو بەڵام گرفتی ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران سروشتی ناوچەکەیە سروشتی ناوچەکەی ئێمە سروشتێکی شاخاوی و سەختە زۆر جار بۆ ئۆتۆمبیلی بارهەڵگیری ئاگرکوژێنەوە درەنگتر دەگاتە شوێنی ڕووداوەکان بەڵام ئەم جۆرە ئۆتۆمبیلانە تایبەتمەندی ئەویان هەیە کە بە شێوەیەکی خێرا بگەنە سەر شوێنی ڕووداوەکان واتە کاتی گەیشتن بەسەر ڕووداوەکان بۆ ئێمە کەم دەبێتەوە چەند کات کەمتر بێتەوە ئەوەندە قەبارەی زەرور زیانەکانیش کەمتر دەبێت بۆ دابینکردنی ئەو ئۆتۆمبیلانە کار ئاسانیشی تەواو بۆ سنووری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران و ئیدارە سەربەخۆ سۆران دەکات بۆ ئێمە بتوانین بە زووترین کات بگەینە سەر شوێنی ڕووداوەکان زۆربەی هەرە زۆری ڕووداوەکان دەتوانین بۆ ئۆتۆمبیلانە کۆنتترۆلم کە ئەگەر ڕووداوەکان گەورە بوون وەکو پاڵپشتی ئینجا تەنکەرەکان دەردەچن بۆ ئەوی بتوان هاوکاری و جۆر ئۆتۆمبیلانە بکەن بۆ کۆنتترۆلکردنی ڕووداوەکان بوونی ئەم ئۆتۆمبیلانە ئێستا لە ئێستادا 8 دانەمە پێشتریش ئێمە 6 دانە ئۆتۆمبیلی ترمان هەبوو ئێستا چاردە دانەمان هەیە و کەواتە چاردە بنکەی سەر بە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران ئۆتۆمبیلی لەم جۆرەیان دەبێتن ئەمەش ئاسانکاریی تەواو لە سنووری ئەو بنکانە دەکات بۆ ئەوی بە شێوەیەکی خێرا بگەنە سەر ڕووداوەکان چەند ئۆتۆمبیلێکی تریشمان هەیە بەڵام تایبەت نەکراون بە ئاگرکوژێنەوە هەمان ئەم جۆرە ئۆتۆمبیلانە بەڵام تەرهیماتیان دەواتە ڕێخستنیان دەوێت بۆی تایبەت بکرێن بە بەرگری شارستانی بەڵێنمان پێدراوە ئەوانیش لە داهاتوو بۆمان ئامادە بکرێن بەم شێوەیە تەواوی ئەو بنکانەی سەر بە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران ئۆتۆمبیلێکی لەو جۆرەیان دەبێت ئەمەش کار ئاسانی تەواو دەکات سەختی شوێنەکان کاریگەری نابێت چکە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە دەتوانن بگەنە هەموو شوێنێک و بە خێرایشی زۆر باش دەتوان بگەینە سەر ڕووداوەکان و کۆنتترۆلیان بکەین و قەبارەی زەرور زیانەکان کەم بکەینەوە. ئەوەن هەودیانی و تەبێژی بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران بەڵێ هەروەک میوانەکەم ئاماژە پێدا ژمارەیەک لە ئۆتۆمبیلانێک کە بۆ سنووری بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران نێردراون ئەمڕۆ 8 ئۆتۆمبیلن و ئۆتۆمبیلی 0 کیلومترن و هاوکات دابش دەکرێن بەسەر بنکە و قەزەکانی سنووری دارە سەربەخۆ سۆران و تایبەتمەندی ئۆتۆمبیلانە شوا دەکات کە لە ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێک ئەوە بە خێراییەکی زوو دەگەنە سەر شوێنی ڕووداوەکە بۆ کۆنتترۆلکردنی ڕووداوەکە بەکاردەهێنرێت. بەڵێ